سڵاتان لێبێ بەڕێزان، من شوان عادلم لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان لەسەر تەوەریکی تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڵێ بەڕێزان، بەپی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق قەرەبووی ئەو خێزانانە دەکرێتەوە کە لە سەردەمی ڕێژەمی بەعزدا زەرمەند بوون. هەروەها ئەم بڕیارەش سەرجەم ئەو خێزانانە دەگرێتەوە کە لە ماوەی زیاتر لە 30 ساڵی حکومڕانی حزبی بەعزدا زیانیان لێکەوتووە یاخود لە شوێنی نیشتەجێبوونیان ڕاگوێزراونەتەوە. بەپێی ئەو بڕیارە لە ڕۆژی هاتنە سەرکاری حزبی بەعز لە 7 تەمووزی ساڵی 1968دا تا ڕۆژی 9 نیسانی ساڵی 2003 واتە ڕوخانی ڕژەمی سەدام حوسێن سەرجەم ئەو خێزانانە بە بڕی 10 ملیۆن دینار قەرەبوو دەکرێنەوە. ئایا ئەمە لە کاتێکدا تا چەند ئەم بڕیارە سوودمەندە بۆ ئەو خێزانانە و دەتوان لەسەر بڕی پارەکەش قسە بکەن کە 10 ملیۆن دینارە تا چەند گونجاوە بۆ ئەو خێزانانە و دیارە ئەمە ماوەی 2-3 ڕۆژە خێزانەکان ناوی خۆیان تۆمار دەکەن لە سلێمانی ڕووها لە قەزا و ناحیەکان بۆ ئەوەی بتوانرێت ئامارێک بخرێت ڕوو. دیارە چەندین ئامار هەن لە بەردەستماندا سەبارەت بە زیان لە کەوتوانی دەستی حزبی بەعز، بەڵام دواتر دەخێنە ڕوو. هیوادارم بتوانین زۆربەی ڕاکان کۆکەینەوە لەسەر سوودی ئەم بڕیارە تا چەند سوودمەندە و ئایا تا چەند بڕیارێکی باشە و تا چەند ئەو بڕەپارەیە گونجاوە بۆ ئەو خێزانانە. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بێرن لەسەر تەوەری بەرنامەکەی خۆتان. بەڵێ یەکەم پەیوەندیمان بەڵێ لە دهۆکەوە پەیوەندیەکمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ، فەرموو. سڵاو لێبێتان بێت. زۆر سپاس دەکەم. بەرەیە لەو بەرنامە هەوا دەکەم. زۆر سپاس کاک حکمەت. سەبارەت تەوەرە هەوای ئەمریکا ڕۆسی تەوەرەکە جێ خۆدایە و ڕۆسی زوڵم و زۆرداریە حکومەتە بەحث الملەتی عێراق ئەهەمیەتی بڕاستی گشتی و بتایبەتی الملەتی کورد کردی پێتیڤی بۆ حکرچنە بۆیە حکومەتە هەرێما کوردستانش بەری نوکە ئەف تعویزە دۆ بۆیە ملەتی کورد لێ هەرچەندە نوکەژی باشە ڕاستی گەلێک ئۆبسەرڤەژی شوی بەس هەر بۆشە دەداهی و سەبارەت پۆرەیژی پۆرەدەیەکی باشە لێ هەندێکت هەین کتر شوێ چه بالدقات و سيقاتي زرار في مال وملك وان كاتي تبعتي يعني هم ظالم ترش 4000 بين صد جندا يتبني خراب كيران كردستاني أرجي رجاء كزورة الكردستاني يعني زورنا كزورة الكردات كيران أف تونو كه الدبرة دروكه أفرما يشمل من قلنا ديك وقتنا دباش كرن يون تحاضري بود كي بتحاضري بود بس هذا بقى وكي سليماني وقصرت له نهضنا دباش كرن وأز بس خوش الحكومة العراق جد كم حكومة هذه كردستان يمكن كوارث شبتش زحمته وأنا بدكو حتى بين كربو كرن تش كاك حكمة بالله كاك حكمة لكاتي ذاك زورينا دلين ئەمە ئەم بڕیارە درەنگە، بەڵام بمانەوە نمانەوە لە ئێستادا دەرکراوە لە بواری جێبەجێکردنەوە بۆ دیارە فۆرمەکان دراون بە خێزانەکان، بەڵام تا چەند ئەمە بڕیارێکی باشە و تا چەند ئەو بڕەپارەیە گونجاوە بۆ ئەو زیان لێکەوتوانە. بريارك زور باشا ليه اجر اف برياره نه بس قلم ورقه بتتبن بس برياره ربي بي زحمه خراكب بنجرك اذا عملت حميد انا مش كان سبب يندكو مدهج بشتو بشدين قرارك اللي دركه ديجيتال لاغو بي اون نظام يعني دستك اجر تصفيق رجعك درست بين دفنيشن كيرن او مروفيت تيجي برياره يعني برياره شيء جرت بقولنا كان وفرجي ترى ذاك باشا ديجي وقتي بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ کاک حکمەت لە دهۆک. بەڵێ ئاڵێ لە سلێمانی. سڵاو لێبێ ئاڵێ خان، فەرموو. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکە و لێکم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەڕای من زۆر سپاسی حکومەتی عێراقیەکەم بۆ ئەو قەرەبووکردنەوەی کە پێشکەشێکە بە هاوڵاتیان. بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشە کە ئەیە بە هاوڵاتیان وەکو ئەزانی چەنەها کەسی ئەبینی چەند ساڵ لەمە و پێش لە ماڵ و حاڵی خۆی نائومێو بووە، لە ماڵ و حاڵی خۆیان نەبووە، دەربەدەری وڵاتان و شاران بووە لەبەر ئەوەی بەهۆی ڕژێمی بەعسەوە کە
ئەو کاولکاری کە کراوە من هیوادارم حکوومەتی عێراقی ئەو 10 ملیۆنەش زیاد بکە بەڕاستی هیوا هەیە ئەو نە تەکبیری لەسەر کردووە یعنی نازانم بەڕاستی پێویستە زیاد بکرێ چونکە خەڵکی زۆر داماو هەیە کە ئاڵی خان پێشتر بڕیاری قەرەبووکردنەوەی ئەوەی تایبەت بوو بە مادەی 140 لە ناوچە دابڕێنراوەکان تا ئێستاش بەشێکی زۆر لەو خێزانانە تا ئێستا قەرەبوو نەکراونەوە پێت وایە ئەم بڕیارە تا چەند بە شێوازێکی باش جێبەجێ دەکرێت لە کاتێکدا کە بڕیارەکانی پێشوو بەو شێوەیە بوون خۆی بە تەئکید وایە وەکو خۆ ئاماژە و پێکرد ئەو بڕیاری کە جێبەجێ نەکراوە یاخود نیوەی کەس بێبەش بووە لێ من هیوادارم ئەم بڕیاریان وانە بێت چونکە بەڕاستی ئیتر خەڵک لا تەحمولیان نەماوە خەڵک بێزار بووە بووین بۆچی حکوومەت هەتاکەی درۆ لەگەڵ میلەتەکەی خۆیان بکە هەتاکوکەی هەر بە درۆ هەر بە ساختەکاری و هەر بە کۆمەڵێشتی ناشرین دەستی خەڵک ببڕێ و هیوادارم ئەم بڕیاری کە دەری کردووە وەکو بڕیارەکانی کە نەبێ و زۆر سپاسی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ ئایدنیا لە باسرمە کاکسان دەستخۆشی و بەرنامە جوانت لێکم زۆر سپاس دەکەم زۆر سپاس تو لە کارمەندەکانی ناوشاشی تەلەڤیزیۆنی زۆر سپاس دەکەم سپاس بە ناوی هەموویانەوە زۆر سپاس دەکەم دا لێبر نەکەم کاکسان جان بڕێک لەسەر تەوەرەکە نیمە ئەگە ڕوخسەتم دەیێ فەرموو کاک ئایدنیا ئەوە بەنسبەت نەناعەلی باسمەوە تەلەفۆن دۆکەم ناوم دنیاشا بەس لەسەر مۆردای ئەهلیەکانە ڕۆم بەڕاست پێ برێم ئەوە پرسیاری یەکەم بەس پرسیار دووەمش لەسەر بازار و شتێ ڕۆم بەڕاستی پێ برێم ئۆتم عاشەکانی زیاد بۆ ئێچێتی بێ دەیە پارتی بی ئاسایشی و شۆتە و پێشمەرگەی بی ئیشتەکان هەموو فڕینە بە دووقات ئەم بە دووقات بە چیلۆی ئەسرقەکری بە 500 ئابووی 1000 چیلۆی سێ یەکری بە 1500 بووی 3000 هەمووش دوو قات وەستەکەت لە ڕێگەی بەرنامەی گۆ دەستخۆش دێکەم و زۆر سپاس شومار زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ڕێباز زانکۆ لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت بڕیارێکی زۆر لە جێ و باشە و هیوادارم زوو دابەش بکرێت بەس نازانم کەی هەولێر دەگرێتەوە وەها هیوا ئەمەر دەڵێت ئەگەر جێبەجێ بکرێت کارێکی باشە شاد عەزیز دەڵێت من پێم وایە زۆربەی زۆری هاوڵاتیان دەیانگرێتەوە ئەگەر لێرە نەیخۆن و نەیخەنە گیرفانیانەوە خۆی دەڵێت هەروەها سیڤەر سلێمانی دەڵێت بەڕای من شتێکی باشە زۆربەی خەڵک سوودمەند دەبن بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە ماجدمان لەگەڵدایە لە کەلەکشیەوە سڵاو لێ بێ کاک ماجد زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ کاک ماجد گوێمان لێتە کاک ماجد زۆر سپاس دەکەم زۆر سپاس قەرەبووکردنەوە لە ئەمەل حتا 5 حتا 2000 عەرەبووە ئەوی دەگرتەوە یان نا کاک ماجد ئەگە شوێنەکەت بگۆڕی بۆی بەباشی گوێم لێت بێ ئەوەی تێگەیشتم لە 75ەوە زیانتان پێگەیشتە بەڵام ئایا بەپێی بڕیارەکە دیارە ئەو کەسانە دەبێت مستەمسەکیان پێ بێ معاملاتیان پێ بوە هەندێک بەڵگەیان پێ بێ کە ئەمانە زیانیان لێکەوتووە پێشتر وەختی ڕێژەمی بەعس ساقت بگوونەکەمان ئێمالەکەمانە میسوتا ئەنما هەمووی تەرئێلیمان کەلەکچی بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە دیارە بەباشی گوێم لە دەنگی نەبوو تەنها تێگەیشتم لە 75 جواب بزانم تی ئاوارە کراین بەڵام دیارە هەر بڕیارێکی لەو شێوەیە داوای بەڵگە دەکەن بۆ ئەوەی ئەو کەسە بیسەلمێنە کە زیانی لێکەوتووە لە ڕووی مادیەوە یاخود لە چۆڵکردنی گوندێکیان تەرحیلکردنیان بەڵێ محەممەد لە ژارەوە سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو سڵاو لە تۆش ئێوارە باش زۆر سپاس ئێوارەت باش کاک محەممەد بە ڕێزەکەم ئەگەر 10 ملیۆنە حکوومەت دەیەوێت دەستخۆشی لێ بکەین بۆ ئەو 10 ملیۆنەی ئەگەر قیاسیکەی هەر لە هیچ باشترە دەنا خەڵکی ئێرەکانە بڵین بە نمونە ئێستا سنووری پشدەر زۆر لەوە زیاتری ماڵی دەربەدەر بووە زیاتر کاولکاری توش بهاتووە یعنی هەر ماڵێکە تۆ بیگری 5,000 ڕاک بێزراوە جا بە 10 ملیۆنە ناتوانێت ئەوەی کە بەڵام ئەگەر قیاسیکەی وەک بڵێ هیچ نەبێ و 10 ملیۆن بێ 10 ملیۆنەکە لە هیچەکەی باشترە دەنا ئەوە ناتوانێت ئەو شتەپەڵ کاتەوە ئەگەر بەسەر خەڵکی ناوچەکان داهاتوە لە سەردەمی کاک محەممەد ڕایەک هەیە کە دەڵێن هەندێک لە ئەوانەی کە زیانیان لێکەوتووە دەبێت وەک دەڵێن دەبێت بەپێی زیانەکان قەرەبوو بکرێنەوە تا کەسێک خانوویەکی زیان لە خانوویەکی کەوتووە کەسێک تر بۆ ماوەی چەندین ساڵ تەرحیل کراوە زیانەکانی زیاتر بوون تا چەند تۆ هاوڕای لەگەڵ ئەوەی کە کەسێک بەپێی زیانەکان کە پێگەیشتون قەرەبوو بکرێتەوە
خۆی دەزانی چۆنا کاتێک تۆ دەڵێ ماڵێکی وێران کراوە یان شتێک بۆ بڵێ نەو سەرنجەیکەوا دەڵێ و ڕێیەکەوا دەڵێ ئاتۆ قیاسکە کابراگە خانی وێران بوو بێ دەڵێ بۆ نمونە 10 ملیۆن یان 20 ملیۆن بەڵام ئەوەی کە نەفەری لێ کوژراوە لەو دەمەیدا خۆ ئەگەر بێت و هەموو سەروەت و سامانی کوردستانی بدێت بەردەستی ناتوانێت قەرەبووی ئەوەی کاتەوە خەڵکەکە هەموو وەک یەک زیانی وەبەرکەوتووە ئەوزا هەر زۆریش شتێکی نەشیاوە گە بڵێ هەتا 2003 دەیگرێتەوە ئەدی ئەو خەڵکەی کە لەو کاتەیدا وجودی هەبووە ئێستاکانە بڵێن لە ژیاندا هەیە زیاتر تێپەڕیوە ئەی ئەوانە بۆ نانگرێتەوە لە کاتێکیدا ئەوانیش هەر کوڕی ئەو بنەماڵانە بوون و سەدان زیانیان وێکەوتووە بەدەیان دەمەلوێنی ناتوانێت قەرەبووی ئەو شتەی بکاتەوە کە بە سەریان هاتووە. بەڵە سپاس بۆ کاک محەممەد بەوەی بەهیت ئەوان باشترە. بەڵە زۆر سپاس بۆ کاک محەممەد لە ژارەوە بڵێ عوسمان لە سلێمانی سڵاو لێ بێ کاک عوسمان فەرموو. مرحبا قوربان سڵاو دەجەناب. زۆر سپاس کاک عوسمان. زۆر مەمنون. دەستخۆشی ئەم تەوەرە لێ دەکەم بەڕێزم بەڕاستی تەوەرێکی جوان و بەجێ خۆیدا هەڵتەمژاتوە کە زۆرینەی خەڵک سەرقاڵی زانیاری تەواوە لەبارەی ئەو تەوەرە و گەدەنابتە هەڵتەمژاتوە بەڕاستی من دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. خۆم کە خەڵکی گوندێکی سەر بە ناحەی ماوە لە ناوچەی شارباژێر ئەوەی من دەبیرمە لە تەمەنی 5 تا 6 ساڵی کە دیەکەی ئێمە ڕاگوازرا ساڵی 79 نزیکی 300 ماڵ بوو نزیکی 300 ماڵ بوو هەر هەموو کەلیوپەلێکی کەمان لەگەڵ خۆمان هێناوە ڕاگوازران بۆ دوگایەکی زۆرەملی هەموو ئەو دیەی ئێمە و سەرجەم ئەو دیانەی ناوچەی ماوەت و هەموو شارباژێر کە هەمومان زەرمەندی دەستی باز بووین ئێستش ئاسەواری ئەو زەرەدا تا ساڵانی ڕابردوو تا ساڵانی هەشتاکان ساڵی هەشتا و حەوت هەم دیسان لەوە دوگای زۆرەملی بە پەلە پروزە ڕامان کرد و کۆمەڵێک شتی زۆر بەسوود و زۆر چاکمان لەبیر چوو یعنی ئەوەش لەسەر ئاسەواری شەڕی هێزی پێشمەرگە و لەگەڵ حکوومەتی باز لەوێش هەرڕامان کرد دیارە ئێمە زەرمەندین هەموو نەک ناوچەی شارباژێر بگرە هەموو ناوچەکانی کوردستان و سەرجەم وەگەوەی باز دەکرێت 4000 و ئەوەندە دێیە هەمووی زەرمەندن هەمووی پێویستە قەرەبوو بکرێنەوە نەک بەو بڕەپارە بگرێت بەو بڕەپارە شاکر قەرەبوو بکرێنەوە ئێستا ئێمە هەر مستحقین و لە جێ خۆی دایەتی. بەڵێ بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک عوسمان لە سلێمانی. بەڵێ ڕزوان لە کەلەکچی سڵاو لێ بێ فەرموو. خۆی باشی زۆر سپاس کاک ڕزوان. ڕێزانم. بەڵێ ئەگەر هاوکارانم ناوەکە بگۆڕن کاک ڕێزان. بەڵێ کاک ڕێزان فەرموو. ڕێزان کاک شووە. بەڵێ سپاس دەکەم فەرموو. کاک شوان ئەمە لە ساڵی 75 کە گوندەکە لەسەر گوندی خۆمان هاوەرە کراین تا 2003 نەگەڕاینەوە سەر پرۆسیە لێنی عێراق. بەڵێ قەرەبووی بۆ ئەمەش دەگرێت یاخود بەس ئەوانە کە پێیان ئەڵێت گەڕانەوە. بەڵێ کاک ڕێزان ئەگەر شوێنەکەت بگۆڕی بۆی بەباشی گوێمان لێت بێ. بخوای دەکەم شەبەکەی کوڕەکمانە کاک شوان. بەڵێ کاک ڕێزان. ئەمە ئەگرێتەوە دەڵێم لە ساڵی 75 تا 2003 ئەمە لە گوندەکە نەکراوین. بەڵێ دوای پرۆسە شمولی مە دەکا یاخود بە شمولی ئەوانەی دەکات کە پێی دەڵێن عایدون. بەڵێ بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک ڕێزان دیارە دەنگی بەباشی نەهات هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە شوێنەکەی گۆڕەبووی بەباشی گومان لە تێبینیەکانی بێ. بەڵێ ئازان لە سەردەمی ڕژێمی بەعزدا هەرێمی کوردستان پشکی شێری ئەو وێرانکاریانەی بەرکەوت کە لەو ماوەیەدا تەواوی عراقی گرتەوە بە جۆرێک 7 قەزا و 41 ناحیە و 4770 گوندی هەرێمی کوردستان بە تەواوی ڕوخێنران کە 5 قەزا و 26 ناحیە و 2527 گوندیان لە سنووری پارێزگای سلێمانی دابوون. بەڵێ ئەحمەدمان لەگەڵ دایە لە دووهۆکەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. باش کاک شوان. زۆر سپاس کاک ئەحمەد. باش ئینشاءالله. زۆر سپاس دەکەم. کاک شوان ئەم تعویضە بلا حەمید دنیا بن ئێستا ئاگام لێ بین دەک 2003 و دەک 75 ئەم تعویضە بەشی ینی هەمی برادەی کوردستانت گرێتە لە هێفدەی حوتی 68 1968 حتى ئێستا دەگرێتن حەمید دنیا بن عەچیپە لەژنەی عولیا لەگەڵ جیگرێوی هەرێمی یا بەغدا اجتماع كرنا وقرار دايا بو العراق اشكو بو كردستاني هفدي حوتي 1906 هر كسا كي زيان بكت بترحيل كده بسر قندي اخوا ما رومالي شو بتين بس حمي اشباط الادله ده بسياري صوتا بسجن ببيت لقندي ترحيل ومشمولين حمي النيابن او
و یادیشی ئەو برادەرێکی گوتی لە دهۆکێ گوتی هەکە پێویستبی بەری ئەو وەختەش بەری وەختاکی بە ڕەسید نەبی کوردستانی ڕەسید نەبی تەعویضە ئەو منطقە حەمید 4500 گوندن پشتینگێکی فۆرما بۆ دۆکژی گەیشتنە بۆ منطقەی دۆ فۆرمای گەیشتنە و تەوزیعکن اجتماع لەسەرکردنێ و تەوزیعکن بچێڕێکی بچلاکە تەنظیمی و درست لەسەر اجتماعکن تەوزیعکن فۆرما بۆ دۆکژی هاتنە و گەیشتنە بڵە حەمی هاژیا بن حتى 68 مشمول سيدا حمي كردستان حتى ضرب كدي 68 ترحيل بيتو بالشارع وهذا بالذات قلت الدهجه صوت مشموله وخير منه ان شاء الله كردستان مع ضهيبه سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەد لە دهۆک بڵێ نەچیر عەدنان دەڵێت سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی جوانە بەڵام ئەگەر ئەم جارەش گەندەڵی تێ نەکەن هەروەها هاوکار عەباس دەڵێت کاکە ئەمانە ئیش ئەەکەن بەڵام لە کاتێکە هیچ تامێکی نامێنێ ئەمەی ئێستاش کە دەیکەن ئەبوایە 6 ساڵ بواە بکرێمە بەستەوەی پێش 6 ساڵ ئەبووە ئەم بڕیارە جێبەجێ بکرایە بەڵام لە لایکی ترەوە ئەحمەد گۆران دەڵێت منۆکو ڕۆژنامەنووسێک بەڕای من بڕیارێکی زۆر لە جێی خۆیەتی لە بارودۆخی ئەمڕۆی عێراقدا چونکە بەڕاستی میلەتی ئێمە زۆر زیانیان لێ کەوتووە پێویستی زۆر هەیە بۆ قەرەبووکردنەوە و میلەتی ئێمە و شەهیدەکانمان شایانی زۆر لەوە زیاترن هیوادارم حکوومەتی هەرێم ئاوڕێکی جدی لە کەسوکاری شەهید و ئەنفاکراوەکان بنێتەوەها ئارۆس محمود دەڵێت هیوادارم جێبەجێ بکرێ علی چاوڕەش دەڵێت سڵاو بەڕای من شتێکی باشە چونکە هەموو کورد زیانی زۆری لێکەوتووە هەرچەندە دەبواە زووتر ئەم کارە بکرایە پشتیوان ڕەحمان دەڵێت پشتیوان ڕەحمان جەباریە و ناوکەیتی دەڵێت کارێکی باشە ئەگەر بە پراکتیکی بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە دەزانین بەرگار زۆر دەدرێ بەڵام هیچ کامیان ناچنە بواری پراکتیکیەوە بەڵێ چەچۆ لە باڵەکایەتی سڵاو لێ بێ فەرموو ئەلو کاک شوانجان ئەو کاتە باش زۆر سپاس کاک چەچۆ قوربان دەستخۆشی تۆرەکەتان لێکەم بەڕاستی تۆرەکانتان هەمویان یەک لە دیایەک بەڕاستی شتی باشە بۆ ئەمڕۆی کوردستان زۆر سپاس دەکەم بەڕاستی بەنسبەت ئەو بڕەپارەیەش کە حکوومەتی حراق تەرخانی کردووە کە تەرخانی کردووە بە حقات هەر زۆر کەمە یعنی ئەوەی کە باڵەکایەتی بەسەری هاتووە قەناعەت کە یعنی وابزانم باڵەکایەتی لە هەموو شوێنێکی کوردستانە کاک چەچۆ مەبەستت ئەوەیە بڕەپارەکە کەمە بڕەپارەکە زۆر کەمە بەڵام دەبوایە بەرپرسانی کورد زۆر زەختیان بکردە تاوەکو زووتر ئەو بڕەپارەیە بۆ ئەو ملەتە جڵم لێکراوەی کە لە کاتی بەحسا لێ کردووە دەبوایە زووتر ئەو ئیشە بکرابە ئێستاش ئەو دە ملیۆن دینارە بە حقت زۆر کەمە چونکو باڵەکایەتی یەک بە تیزاب لێ دراوە یعنی هەتا داروبارەکانیش قەناعەت کە یعنی گوێزی تێدا بوو 70 ساڵ بوو 100 ساڵ بوو قەناعەت کە ئێستا هەر ئاسەواری نەماوە بە حساب یعنی ئێستا ئەو لۆغمانەی کە کاتی خۆی حکوومەتی عێراق بە تیارە پڕی داوەتە خوارەوە بەڕاستی ئێستا لۆغمەکانیش هەرماوە یعنی زۆربەی خەڵکی باڵەکایەتی بێقاز بووە کەواتە کاک چەچۆ جەنابەت لەگەڵ ئەوەدا کە هەر کەسێک بەپێی ئەو زیانەی کە لی کەوتووە قەرەبوو بکرێتەوە بەڵێ من بەپێی قەبارەی زیانەکە من لەگەڵ ئەوەم کە ئەو کەسەی کە ئەو زیانانەی کە لی کەوتووە یعنی بەو شێوەیە قەرەبوو بکرێتەوە نەبادا مەسەلەن خەڵکی زیاتری شتەی بڕبێنن ئێستا کاتی خۆی مەسەلەن خانەنشینی پێشمەرگەی شاخ هەبووە یعنی لە پێشمەرگەی شاخ زیاد یعنی دوو سێ ئەوەندە پێشمەرگیان خانەنشین کردووە یعنی زۆرم لە پێشمەرگەکانی تریش کراوە بەڕاستی ئێستا ئەو دوو حزبی حکومران کە بەشانی باڵەکایەتی هەڵەڵێن لانچی دوو شۆڕۆژ کە هەر لە کاتێکی کە پێویستیان بوو بەشانی باڵەکایەتی هەڵەڵێن و مدالی ئەدەن بەڵێ لانچی دوو شۆڕۆژ ڕاستە تعبیرەکەیان زۆر جوانە لانەک بەس بۆ کاتی ئەوەی کە پێویستە کە مناڵی تێدا کە مناڵەکە تێدا گەورە بوو ئینجا لانکەکە بە هەواوە ئاکرێتەوە و ئیشیان پێ نامینێ بەڵێ سپاس بۆ کاک چەچۆ لە باڵەکایەتی بەڵێ حاجی لە سلێمانی سڵاو لێبێ کاک حاجی فەرموو بەڵێ حاجی لە سلێمانی دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچینە لای کاک عیماد لە کەرکووک سڵاو لێبێ کاک عیماد فەرموو سڵاو لێبێ کاکە شوانجان زۆر سپاس دەکەم کاکە شوانجان دەستت خۆش بێ ڕۆژ بە ڕۆژ تەوەرەکانی تەلەڤیزیۆنی ناریە تەوەرەکانی زۆر جوانە دەست خۆش ئەمڕۆ گەشتەوەرێکی زۆر شتۆ بژاردووە
بس كاشكال كاك شوانجان او كسيام تو قناعك باقي ودينك باري له عوريان نقدر براتي تولي ركاتي خويتي ودار عوريان او كسايم بزاري كان بعد تولي بزاري كان توري خوان بزاري بدنا تولي تولي ديك كان بەڵێ کاک ئەمادەی مەشی وادارین کەسێک پەیوەندی بکات زیاتر لە تەورەکەی قسە بکە بەڵام دیارە زۆربەی پەیوەندیەکان کەسێک ئەگە پەیوەندیکە کێشەیەکی هەبێ مە ناتوانین قسەکانی پێ ببڕین و دەرفەتی دەدەینە کە قسەی خۆی بکە بەڵێ بێگومان کاک شوانجان سەبارەت بەم قەرەبوونەی 10 ملیۆن دینارەکانی دیەکان بەڕاستی من ئەمە لەجێی خۆیەتی بەڕاستی بە تایبەتی شاری کەرکوک یا خەڵکی شاری کەرکوک ئەمە حەق ئەمە پێش ماوەی بکرایە پێش 2 ساڵ دیکە ئەم قەرەبوونە بکرایە بس ئینشاڵڵا ئەگەر ئەم 10 ملیۆنە بۆ خەڵکی زۆر باشەوە لەبەر خەڵکی دیاتی ڕۆیشتووەکە دیاتی ڕووماوە خانی ڕووماوە ئەگەر بکرێ بەڕاستی شتێکی باشە کراوە بۆ خەڵکە کراوە 10 ملیۆن دیارە نازانم لە حکوومەتی بەقاوە ژێر ئەم شتە قەرارە دەرکراوە هیوادارم ئەم قەرارە بە زووتری کات تەطبیق بکرێ بە زووتری کات بەس ئەوە نەبێت کاکە شوانجان ئیجتیماعی بە خەڵک پڕەوە دەکات و کۆمەڵی پارەی کشیرێت دەسەنێتەوە ئەلێ بڕە چاوەڕێکی خوازانێ ئەو ئیجتیماعیە ئەبێ نابێ ئەمە گەر شتێکی زۆر باشە بۆ خەڵکی عێراق و هیوادارم بە زووترین کات بدرێ بۆ خەڵکانە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت با گوێمان لە تێبینی سیابان بێ لە زاخۆ. سڵاو لەوێ فەرموو. ئەلۆ بەڵێ کاک سیابان. ئێوار باش کانک شوان زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بەس ڕاستەخۆمە تەلەفۆن کرد نەزانی تەوەریوە سەرچ دەشتیە. بەڵێ کاک سیابان تەورەکە تایبەتە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تایبەتە بە قەرەبووکردنەوەی ئەو خێزانانەی کە زیانیان لێکەوتووە لەسەر دەستی حزبی باس. قەرەبووکردنەوەیان بە بڕی 10 ملیۆن دینار. جهێ خوادایە. بەڵێ. ئەگەرم بین و سەحکنێ چه هەوڵاتیەکی عێراقی تایبەت کرد هەمی زیان پێگەشتنە. بەڵێ. زیانە هەمی کووردا گەشتی هەمی عێراقیان. نانی وقتی ظلمت کرد نگو اوه فلان و اوه پیغانه حمید کرنه ایک وقت مثلا چونا روینان و تو ایکی یا نوته بو هم رقمه بهدینان وکم کرد همچون بو آله ترگا او حمید بیتا محکمه بستری انتخاره اوید هنه حماد و قضیه هنه در ضرر گهشتی حما گلک سرگند و بازر نو برنه بو گلک عدریتی ویزام هیوی دار نف اوه هنه برچاف بتاور گردن و افلش نا هنه روله خواه ببینن. بله گەلێک سپاس بۆ کاکسیابان زۆر سپاس بۆ کاکسیابان بەڵێ شیرین لە سلێمانی سڵاو بێ شیرین خان فەرموو. ئەم کاتۆ باشکاکە زۆر سپاس شیرین خان. بێ زەحمەت بەنسبەت تەوەرەکەتەوانێ. بەڵێ. ئەڵێ گوایە لە ساڵی 68ەوە شمولی ئەو هەرە بۆ ئەکەنەوانێ. ئایا ئەوانەی پێشووتر کە وەکو شارباژێر یەکێ ئێمە خۆمان یەکێکین لەوانەی کە لە پێش شەستەکانە ئێمە چەندجار خانوومان سوتاوە دەربەدەر بووین لە ڕاکردنە کوڕمان بۆ تەژێر خانووەوانێ ئەی ئەوانە شمولی ئەوانە ناکات؟ دیارە بەپێی بڕیارەکە شیرین خان ساڵی 68 هاتنە سەر حکمی حزبی بەعس بوو بۆیە لەو کاتەوە بڕیاردراوە. بەڵێ بەڵێ دیارە بەپێی بڕیارەکە پێش ئەو ساڵەواتە پێش ساڵی 1968 ئەو خێزانە ناگرێتەوە گەر زیانی لێکەوت بێت. ئاخر ئێمە خۆمانێکێکی لەوانەی کە بەهۆی بڵێن شارباژێر کە چەندجار بۆردومان کراوە و خانوو ڕووخێنراوە و زەرعاتیان سوتاوە ئەوانە هەر بەعز نەبوون ئەوانە هەر داگیرکەر نەبوون. ئێمە خۆمانێکێکی لەوانە کە لەو ساڵانەیە هاتوونەتە سلێمانی و ئێتە لێرە جێگیر بوون. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت شیرین خان لە سلێمانی بەڵێ هەردی لە هەڵەبجە سڵاوی بێ کاک هەردی فەرموو. ئەلو برام بەڵێ کاک هەردی باشی برام زۆر سپاس دەکەم. باش من لە هەڵەبجەی تازەوە یەک پرسیارم هەیە. بەڵێ ئێمە بەدایک و باوکمان مەزە بەس ئەوینە شمولمان دەکا یعنی ئێمە کاتی ڕوو لە عادێ بووین. بەڵێ شمولمانەکە یعنی ئەوەی دایک و باوکی نەما یعنی کوڕ و کچەکانی ما بێ یعنی شمولەکە. کاک هەردی نازان من هەرچەندە جێگەی ئەوە نییە من لێرە وەڵامی پرسیارەکەم دەم لەوەی تایبەتە بەو لایەنی کە ئەو کاران ئەنجام دەدات بەڵام کەسێک ئەگەر بەپێی ساڵەکە پاش ساڵی 1968 بێواتە پاش
هاتنە سەر حکمی حزبی بەعس و ئەو بەڵگانی کە هەیەی لەسەر ئەوەی کە زیانی لێکەوتووە واتە تاپۆی خانوویان ئەو بەڵگانە دیارە بەپی ئەوەیە ڕقمی خانۆکەمان ماوە ئەو بەڵێ دیارە ئەگەر ئەوانە بێت کەواتە شتێکی ئاسایی و یاساییە و دەکرێت لایەنی پەیوەندیدار بتوان پەیوەندیان پێ بکەن و بەڵگەکانتان تەسلیم بەوان بکەن. زۆر سپاس بۆ کاکردی لە هەڵەبجە بەڵێ ئەزان وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئومێد سێڤەر دەڵێت هیوادارم ئەم بڕیارە زوو بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و حکوومەتی هەرێمیش پابند بێت و دەڵێت زەکاتی لێدەر نەکات بۆ خۆی بە پێی تێبینەکەی ئومێد سێڤەر. هەروەها شاکر کوردش دەڵێت شتێکی باشە چونکە زۆرینەی خەڵکی کوردستان زیانیان بەرکەوتووە بە دەستی ڕژێمی بەعسەوە. هەژار مەموزینی دەڵێت ئەگەر هەموو شارەکانی کوردستانیش بگرێتەوە ئەوە بڕیارێکی زۆر باشە چونکە خەڵکێکی زۆر بەهۆی زوڵمی بەعسەوە ئاوارەی ئێران بوون و ئێستا گەڕاونەتەوە هیچ قارەبوو نەکراونەتەوە. ڕەوەن تۆفیق دەڵێت ئەگەر چی دەبوو زۆرتر ئەم کارە ئەنجام بدەن بەڵام لە ئێستا جاکارێکی جوان و ئینسانیە و هیوام وایە بەبێ جیاوازی هەموو زیان لێکەوتوان بگرێتەوە قەربووکردنەوەکە لە ئاستی شایستەی ئەواندا بێتەوەها. ڕابوون ئەحمەد دەڵێت بڕیارێکی زۆر باشە ئەگەر جێبەجێ بکرێت بەبێ جیاوازی نەتەوایەتی. ئالان کۆچەر دەڵێت بەڕای من شتێکی زۆر باشە و زۆر لە خەڵکی سوودمەند دەبن لەو بڕیارە. بەڵێ هیوامان لەگەڵ دایە لە چەمچەمانەوە سڵاو لێ بێ هیوا فەرموو. باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاس بۆ تەوەرەکەشتان. زۆر سپاس دەکەم. مەمنون. کاکوان من پرسیارێکم هەبوو دەربارەی و تەوەری جەنابتان. بەڵێ فەرموو. ئەم قەرەبووی کە حکوومەتی عێراق دەیکات بۆ هەرێمی کوردستان ئایا یعنی حەقی وایە ئەو کەسانش بگرێتەوە کە لە 91 ئاوارەی ئێران بوون یەکی لەوانەکە ئێمە لە 91 ڕامان کرد تەنانەت دەرگا و پەنجەری ماڵەکەشمانیان دەرکرد بوو یعنی نەکو ماڵەکە بە دەرگا و پەنجەرەکەشەوەی نەوەستا بوون. ئایا ئەو قەرەبووە ئەو کەسانە ئاگرێتەوە کە لە 91 ئاوارەی ئێران بوون؟ خۆی کاگ هیوا دەبێ بیانگرێتەوە لەبەر ئەوەی هەر لە پێش ئەو ساڵانش لە هەشتاکانەوە و لە حەفتاکانیشەوەتە زۆربەی کوردەفەیلەکانیش ئاوارەی ئێران کران و زۆربەی مڵک و خانۆکانیان داگیر کران لەلایەن حزبی بەعسەوە. دیارە بەپێی ئەو بەڵگانەی کە هەتانە دەکرێت وەکو شتێکی یاسایی بکرێت ئەمە. ئەو بەڵگەی کە یعنی تا سەریانی کوزاخوا هەموو دنیا ئازانێت کە لە 91 کورد ئاوارەی ئێران بوو یەکێ لەوانەکە ئەوش لە ترسێکی لە ترسی حکوومەتی عێراق ڕامان نەکرد بۆ ئێران لە خۆشی خۆڵان نەبوو کە ڕامان کردو بۆ ئێران بەڵام ئێستا یعنی من قرارەکە وای بیستوماڵن بەس لادیەکان نەگرێتەوە یعنی بۆ خەڵکی شارەکەش نەگرێتەوە کە لە 91 ڕایان کرد بۆ ئێران و تەنها کەسەیە کە ماڵ و حاڵی دزرا. نازانم بۆ ئەوە کاکیەوە بەڵام من ئەزمونێکت بۆ باسەکەم بۆ نمونە لە ناوچە دابڕێنراوەکان کەسێک سەبارەت بە قەرەبووکردنەوەی مادەی 140 ئەمە کەسێک ئەبووە بەڵگەی هەبووە ئەگەر زەوی هەبووە یان خانوو بەپێی ئەو بەڵگانی کە هەی بووە تا هەندێک بەڵگەشێکە تاپۆی کۆن کە تاپۆیکی ڕەش بوو پێشکەشیان دەکرد لەگەڵ ئەوەشدا زۆربەی معاملەتەکانیان دەکرد بۆ ئەوەی بیسەلبێنن کە ئەمان ئەم زەوی یاخود ئەم خانووی ئەوانە بۆیە بەپێی یاسا پێویستی بە بەڵگەیە. باشە براکەم زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ شەهاب لە دیانە سڵاو لێ بێ کاک شەهاب فەرموو. زۆر سپاس کاک شەهاب. بەڵێ کاک شەهاب. ڕژێوی بەحەز بەڵێ وحەوی هیچ دەرجێکمان لە ماڵی خۆمان نەبرد و ئەوەی زۆرشمان نەبوو خانیمان ساوت لێماندا چوینە حدودەکان. بەڵێ تقریبی ساڵێک لە حدودەکان جێگیر بووین و پاشەوەی کریسکۆی 75 بەسەدا هات ئێمە هەنجی گەڕاینەوە بۆ دیانە وەچی گەڕاینەوە هیچ خانی و چشمان نەمابوو نەماڵ مابوو نەخۆشمەبوو. بەڵێ یعنی ئەو قەرەبووە دەمانگریتەوە. کاک شەهاب دووبارە دەڵێمەوە نازانم ئەمە شتێکی ئاساییشەکە کەسێک بێوێ قەرەبووی حکوومەت بێوێ قەرەبووی کەسێک بکاتەوە دەبێت بەڵگەی پێبێ ئەو کەسە و دیارە زۆر لە شتەکان لە گوندەکانە بەپێی بەڵگە ناکرێت بەپێی ئەوە دەکرێت کە ئەم کەسە ئەو کاتە لێو بووەوە لە ئێستادا بڵین گوندەکە نەمابیان شتێک بەڵام هەندێک کاری تر یاخود هەندێک زیانی تر پێویستی بە بەڵگەی ئەو کەسەیە. وەکو بەڵگەی وەکو چوانیەوەی بەت وەختی ئەو لە وەخت کەس تاپۆی نەبوو بنێ مەڵی خانەکەی تاپۆی بەڵام شایدێ و
كاو على ما حموي حالاتي كسي لما حكومتها تيري قلت باشي صالك شرب ولا ناوي لو كسي لما ابوه کەواتە دەکرێت سەردانی لایەنی پەیوەندیدارکەی و ئەو بەڵگانە بخیتە ڕوو. سپاس بۆ پەیوەندەکە، سپاس بۆ کاک شەهاب بەجیانە، زۆر سپاس دەکەم. بەڵێ ئازان زیاتر قسەکانمان بە لەسەر بڕیارەکە بێ بەگشتی و لەسەر بڕەپارەکە و لەسەر ئەوەی کە هەندێک ڕەخنە هەیە کە زۆر لە خێزانەکانی تر ئەوانەی کە بڕیار بوو مادەی 140 یاخۆت قەرەبووی مادەی 140 بیانگرێتەوە تا ئێستا نەیگرتوونەتەوە، تا ئێستا پرۆسەی قەرەبووکردنەوەکە بە شێوەیەکی باش ئەنجام نەدراوە. بۆیە ئەمەش دەکرێت وەک هەندێک دەڵێن ئەمە دەکرێت دووبارە بێتەوە. ئایا تا چەند ئەمە بڕیارێکی گونجاوە، تا چەند بڕەپارەکە گونجاوە بۆ خێزانانە و هەروەها دەتوانن لەسەر کۆی بڕیارەکە بەگشتی قسە بکەن کە تا چەند پێویستە لە ئێستادا ئەو خێزانانە قەرەبوو بکرێنەوە. بەڵێ ئامانجمان لەگەڵدای لە قەڵات زێوە. سلااوی بێ کاک ئامانج فەرموو. کاکە چۆنی باشی؟ زۆر سپاس کاک ئامانج. کاکە جێن وەڵای بەڕاستی ئەمەوەکڕێ هاوڵاتی قەڵازێ بڵین دوای 2023 زەواجمان کردووە، فۆرمیشمانەیە و ئەدی زەواجشمان هەیە. بەڵێ قایمقامی قەڵازش بڵین لە دووسێ لە دواندا سێ چوار جار قسەی کردی هەمووی دەگرێتەوە، ئەوەی فۆرمەوەی ئەدی زەواجیشی 2023 بە لە دوای ئەوانیشەوە دەیگرێتەوە. بەڵێ دا بڵێن ئێستا دەڵێن بەس هەتاکو 2023 ئەمەش گلێکی زۆرمان لە قایمقامی قەڵازەیە. بەڵێ بڵێن ئەو دوسێ جار لە دواییندا کوتی تاکو و بڵین دوای 2023 هەموو شمول دەکات بە مەرجێک فۆرمی هەبێ و ئەعلانی مەحکەمە هەبێ. کەواتە دەتوانین بڵێنەوە قسەی ئەوە، بەڵام هەر بۆ زانیاری جەنابەت کاک ئامانج ئەوانەی کە بڕیار بوو قەرەبووی مادەی 140 بیانگرێتەوە، ئەوانەی کە پێش 2023 بوون تەنها ئەوان یەکردەوە، واتە ئەوانەی پاش ساڵی 2023 زەواجیان کردبوو نەیەگرتنەوە. نازانم تا چەند قسەی قایمقامی قەڵازیەوە ئەو کتی بڵێن بەسێ قۆناغ دەدرێت، قۆناغی یەکەم لادیەکان، قۆناغی دووەم خەزاکان، قۆناغی سێمیش دوای 2023 تا کوێ ڕاستەوە. بەڵێ بەڵێ وایە بەپێی ئامارەکانیش تەنانەت هەندێک خێزان کە لە شارەکاندان وەروەها قەزا و ناحەکان دواتر ژمارەی گوندەکان کە ژمارەیەکی زۆرە پێم وایە ئامادەکاری بۆ ئەو کراوە کە نزیکەی 4770 دیارە ئامارەکە وایە نەک نزیکەی 4770 خێزان زیانە لێکەوتۆ لە گوندەکانی هەرێمی کوردستان کە زۆرینیان 2527 کەس یاخود 527 گوند لە سنووری پارێزگای سلێمانی بوو. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئامانج. بەڵێ محەممەد لە ڕانیە. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. گیان بەڵێ کاک محەممەد. باشی گیان. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەرنامەیەکی جوانە، دەستخۆشی لێ دەکەین. پرسیارێکم هەبوو. بەڵێ کاک محەممەد. ئەوانە بڵێن ئێستا تازە برادرش باسی کرد قایمقامی قەڵازی نازانم پێشدا پێ هەموو ئەوانە دەگریتەوە کە فۆرمیان ئێستاش دەڵێن بەس ئەوانە دەگریتەوە کە تا 2023 زەواجیان کردو و ئەحلانیان هەیە. بەڵێ نازانمەوە چۆنەوە گەر بۆ مان ڕوونکەنەوە. بەڵێ دیارە ڕوونکردنەوە وەکو لایەنی پێندەر ناتوانم لێرەوە قسە بکەم کاک محەممەد، بەڵام ئەمە بڕیارێکی یاسایە. کەسێک پێش 2023 سەر بە خێزانێک بۆ دواتر دوای 2023 ژیانی هاوسەرەتی پێکێناوە، بێگومان ئەوەی دوای 2023 نایگرێتەوە لەبەرەوەی ئەمە شتێکی یاساییەوە. پاش هاتنە سەر حکمی دەسەڵاتێکی تر لە عێراق ئەمە تەنها ئەو بڕیارەیە کە پاش 2023 بۆیە نایانگرێتەوە ئەوانە. باشە بڵێن بۆ ئەوانە بڵێن ئێستاکە ئەوانەی دووە پێش 2023 کە هیچ بەڵگەیان نەبێ بڵێن هیچ ئەویان نەبێ ئەوانە چۆن بڵێ دەگریتەوە؟ نازانم تا چەند ئەوە کارە یاسایەکانی چۆن بەڕێوە دەچن کاک محەممەد، بەڵام لایەنی پەیوەندیدار زیاتر زانیاری لای لەسەر ئەوەی کە ئەم بەڵگانە چۆن لێک بداتەوە. دیارە زۆر نمونەی زۆر هەیە بۆ بەڵگانە کە چۆنن، بەڵام هیوادارین بتوانێت بە کار ئاسانیکی باش بۆ هاوڵاتیان بکرێت. سپاس بۆ پەیوەندەکە، زۆر سپاس دەکەم. بەڵێ بەرهەم ساڵح دەڵێت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت زۆر سپاسی حکوومەت دەکەم بۆ دەرکردنی ئەم بڕیارە. لە ڕاستیدا دەبوو بڕیارەکە ئەوانە بگرێتەوە کە تا ساڵی 1992 ڕاگوێزراون نەوەک ئێستا ئەوانش دەگرێتەوە کە 2023 ژیانی هاوسەریان پێکێناوە. ئەمەش لێرەدا عینی شت ئەو ڕایەک دەخاتە ڕوو کە دەڵێت ئەوانەی پاش 2023 ژیانی هاوسەریان پێکێناوە دەیانگرێتەوە، بەڵام دیارە بەپێی شێوازی یاسایی بڕیارەکە بێت ئەوان ناگرێتەوە لەبەرەوەی بە هەمان شێوەی قەرەبووکردنەوەکەی مادەی 140 دەتوانین باسی بکەین. بەڵێ هەڵکەوت کۆیی دەڵێت بە بڕیارێکی باشی دەزانم و هیوادارم هەموو هاوڵاتیان بگرێتەوە بەبێ جیاوازی چونکە میلەتی کورد نەهامەتی زۆری دیوە. پشتیوان شینکی دەڵێت سەبارەت بەو قەرەبووە بەڕای من لە چاو ئەو زیانەی بەر ئەو ناوچانە کەوتووە ئەم بەڕە پارەیە زۆر کەمە و هەروەها شەفافیەتێک هەیە لە بڕی پارەکە بۆ هەر ناوچەیەک چونکە هەندێک ناوچە کەم زەرمەند بوون
هەمان بەڕەپارە وەردەگرێت کە ناوچەیەکی زەرمەندتر وەردەگرێت دیارە گەروا بێت بە پێی قسەکانی بێش ناشەفافێتێک مەبەستی ئەوەیە. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە. بەڵێ لە دەربەندی خانەوە محەممەدمان لەگەڵدای سلااوی بە کاک محەممەد فەرموو. بەڵام کاتە باش کاکشوان زۆر سپاس کاک محەممەد. بەڕێزی وڵای سەبارەت بە ئەم قەرەوانەمە دەستخۆشی لەو کەسان دەکەین کە ئەم بڕیاری دەرکردووە بەڵام ئێمە نیگەرانین لەوەی کە ئێستا بڵێوەکو منتیقەی قەرەداخ بەڕاستی هەرکو زەختێکی زۆری لەسەر بووە ناوچەی قەرەداخ. ئەنجا ئێمە پێمان خۆش بوو کە وەکو ئەو کەسانەی زەرمەند بوون یعنی بە حسابی زەرەکەیان بکرای ئێمە وەکو خۆمان بەڕاستی ئەو کاتێک کە ئەمە هەشتاوەش داچینەتە خوارەوە 5 بەتانی و فەرشێکمان لەو ماڵە دەرکردووە. یعنی ئەگەر ئەو حسابە بشکێنیتەوە بە پارە ئەزانین چەندێکەکە ئەمە 10 ملیۆن دینار من وەکو خۆم پێشبینیەوەمە کرد کە ئەم قەرەبوویە هەر ئەبێت بکرێ و هەر ئەشکرا ئایا ئەگەر ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بیکرد یا حکومەتی مالیکی بووە. ئێمە لەیرانە ئەنجا حسابی ئەوەش دێرانەوە بەڕاستی ئێمە نیگەرانین لەوەی کە کەسانێک هەبووە کاتی خۆی ڕەسەدی تۆبارانی ناوچەی قەراق و ناوچەکانی تر و وەکیمیابارانیش بووە بەڵام ئێستا هەمان شێوە وەکو ئێمە وەری ئەگرێ ئەو 10 ملیۆنە ئەنجا با وەریشی گرێ و 10 ملیۆنە بەڵام با ڕێژەیەکی کەمتر بێ بەڵام ئەو پارەی کە داژراوە تەخسیس کراوە بۆ خەڵکی لادێ و گوندەکان بەڕاستی ینی پارەیەکی زۆر کەمە 10 ملیۆن دینار. اینجا ئەمە ئێمە خۆشحاڵین بە ئەوەی کەوا ئەو قەرەبووە بکرێ خۆ ئەگەر نشکرای ئێمە هەروەکو ئێستا هەروە بووین بەڵام کە وەکو کراویشە بەڕاستی باشتێک بێت یعنی خەڵ سوودی لێ وەربگرێ من ئێستا بەش بە حاڵی خۆم ئەو شتانەی کە نەریری باو باتیرما بۆ هەمووی کە فەوتاوە یعنی من خۆشحاڵم بە پارچەیەکیشی کە بیبینمەوە بەڵام من ئایا چی بکەم لە 10 ملیۆن دینار ئێستا کە من قەرەبووە کرێمەوە اینجا کەسیش هەیە خەڵکیش هەیە بڵێن سەریشی تیاچووە نەک ماڵەکەی یعنی نیمەکی نەفەرێک بە 10 ملیۆن دینارە گەڕێتەوە. جا من حەز ناکەم کاتان لێ بگرم و زۆر سپاس بۆ کاک محەممەد لە دەربەندی خان بڵێ باوکی سیروان لە سەر و چاوە. سڵاو لێ بێ باوکی سیروان فەرموو. زۆر سپاس دەکەم باوکی سیروان. بەڕێزی سپاس دەکەم دەستخۆشی ئەو بەرنامەیە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک شوانجان من بەنسبەت ئەو تەوەرەیەوە دەستخۆشی لێ دەکەم و سپاس دەکەم حەز دەکەم دوو پرسیار لێ بکەم. بەڵێ فەرموو. ئەو ئیمە لە ساڵی 74 ئەوانەوە کە 3000 مامان سوتاوە بەڵێ حتا ئێستا اینجا بڵێن نازانم ئایا ئەو قەرەبووی دەمانگریتەوە یان نا نازانم باوکی سروان دیارە بەپێی بەڵگەکانە کە تۆ بەڵگەیەک بەریت بۆ ئەو لایەنە خۆلایانی پەیوەندیدار بۆ ئەوەی بیسەلبێنی کە زیانە لێکەوتووە بەپێی بەڵگەکان کەواتە باوکی سرۆ با قسەکانمان زیاتر لەسەر بڕیارەکە بێ لەسەر بڕەپارەکە بێ. بەڵێ جار ئەو تەوەرەیە کاک شوانجان بەڵێ لەنەوە توێک و ئەوان لەنەوە توێک ئەوانە دەیگریتەوە کاک شوان تا 2023 پێم وابێ بەپێی بڕیارەکە تا 2023 بەڵێ. باشە زۆر سپاس زۆر مەمنون. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ بارزانمان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو. کاکەم کاتە باش. زۆر سپاس کاک بارزان. دەستخۆش زۆر سپاس بۆ تەوەرەکە تەورەیەکی جوان هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم. بەخصوص لە ئەم کاتەیە. بەڵێ. هیوادارم ئەم تەوەرە ڕاو بێت و ئەم پارەیە تەرخام بکرێت بۆ فەقیر و هەژار لەبەرەوەی وەختی دەنگدانە باوەک ئەوانی کەی لێنە حکومەت بڕیارێک بدا و دوایە فەڕم بە خەڵک پڕکاتەوە و بە بەلاش بڕوات. بەڵێ. لەبەری تا ئێستا ئێمە وەک دۆڵی جافایەتی خەڵکی سەرگەڵ و سێ چوار چوون بۆ قەڵەزێ هەولێر ئەم فۆرمانە پڕکردە وتیان قەرەبوو هێدە تا ئێستا قەرەبوو نەبوو. بەڵێ. بەڵام هیوادارم ئەمە ڕاست بێت و ئیشەڵا بۆ فەقیر ئیسفادەی پێ بگات ئیشەڵا. بەڵێ. زۆر سپاس دەکەم. هیوادارم سەرکەوتوو بیت. زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ دکتۆر خالید لە قەسرێ. سڵاو لێ بێ کاک خالی فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی پچڕا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بڕیار سابر دەڵێت بڕیارێکی زۆر باشە و دەستخۆشی لە حکوومەتی عراقی دەکەم هیوادارم هەموو بەبێ جیاوازی قەرەبوو بکرێنەوە وەیسی شێوانی دەڵێت ئەم قەرەبووکردنەوەی ئەگەر بە پێی زۆری و کەمی ژماری ئەندامانی خێزان بووایە ئەوە زۆر باشتر دەبوو. هاوڕێ محەممەد دەڵێت دەستان خۆش بێت لەوەتی سەدام نەماوە دەڵێت ئەوە دەیان کاری چاک کراوە هیوادارم هەتا دەگاتە دەستی هاوڵاتیان کەم نەکرێتەوە بۆ خۆیان ئاودی بکەنەوە ئێوەش دەستان خۆش بە سپاس دەکەن سپاس بۆ دەستخۆشیت. مەریوان عەلی دەڵێت
بەڕێی من بڕیارێکی لەو جۆرە لەم کاتەدا کە عێراقی تێدا تێپەڕ دەبێت بۆ هێورکردنەوەی خەڵکە لە ترسی خۆپشاندان نەک بۆ قەرەبووکردنەوە و خزمەتکردنی خەڵکەروەها دایەگیان دەڵێت دیارناوەکەی وایە دەڵێت ئایا ئاوەرەکانی شەڕی ناوخۆ دەگرێتەوە دیارە تەنها ئەگەر وەڵامێک بێ بە ئەو تەنها ئەوانەی کە زەرمەند بوو لەسەر دەستی حەزبی بەعز دەگرێتەوە. شەپۆل قادر دەڵێت سڵاوتان لەبێت دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەکەم و بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی حەزبی بەعز هیوادارم ئەم بڕیارە جوانە بە زووترین کات جێبەجێ بکرێت. هاوەرشا دەڵێت هیوادارم حکوومەتی هەرێم هەموو خەڵکی کوردستان قەرەبوو بکاتەوە چونکە هەموو کوردستان زیانی بەعسی بەرکەوتووە. بەڵێ نەوزادمان لەگەڵدایە لە ڕانیەوە. سڵاو لێ بێ کاک نەوزاد فەرموو. باش کاک شوان. زۆر سپاس کاک نەوزاد. ئەحواڵ چۆنە باشی؟ زۆر سپاس دەکەم. تۆ باشی؟ سپاس دەکەم. کاکە بەڵێ ئێستا من لە ڕانیەوە قسەی دەکەم. من بۆ خۆم تاکو 2006 نمێناوە بەڵام بڵین براکان و کوشکانمان هەموو شیان کردووە. دایکم ماوە لە کۆنەوە لە 92 لەگەڵ دایکم بوومە. بەڵێ باشە من لەگەڵ دایکشم هەر بێ بەش دەبم یاخود هەر چۆنیە حسابە. نازام ئەوانەی لە ساڵی نەوەتەکانە من دیارە بەپی خێزان دیارە نازام لەوە چێ بەپی فۆرمی خۆراک بێ بەڵام ئەگەر خێزانێکی سەربەخۆت پێکی نابێت بێگومان بڕیارەکە تۆش دەگرێتەوە کە من 2006 نمێناوە بەڵام لە پێش 2000 براکان وەکان بڵێ کەس لەگەڵ دایکم نەما هاتە خۆم لەگەڵ دایکم ماوم دایکم بەجاوی بڵێن شمولەکە ئایا کە من شمولم نەکات بڵێن 2006 لە بەشی دایکم دەمکەوە یان نا پێم وا بێ بەپی بەڵگەکان کە هی دایکت بێ ما بێتن ئەو بەڵگانە ئەوە بەپی ئەو بەڵگانە دەکرێت بەڵام وەکو ئەو خێزانانەی کە پاش ساڵی 2023 ژیانی هاوسەرتیان پێکێنەوە ئەوان ناگرێتەوە. بەڵێ کاک نەوزاد. بەڵێ کاکسان پرسیارەکەی من ئەوەیە دایکم بڵێ دایکم کاتی زەردمان ماوە هەموو شتێکمان هەیە کەواتە تەواوە یاساییە کاک نەوزاد. براکانشم شمول دەکەم بڵێنەوەی کە پێوان لە پێشتر ژیان هێناوە بەڵگەی ڕسمیمان هەیە کە ڕاگوێزراوین و کاتی وەشتانەمان هەیە کەواتە تەواوە کاک نەوزاد. بەڵام من وەک خۆم دەڵێم براکەشم شمول لەکە و براکام شمول لەکەن بەس لەو خێزانیم ئێمەدا من شمول ناکەم لەگەڵ دایکم شمول لەکە من لە بەشی دایکم دەیە بمکەوە یان ئەوەی پرسیارەکەی من نازانمەوە پەیوەندی بە هەندێک شتی یاسایی و هەیە کاک نەوزاد بەڵام کە بڕیارەکە دایکت بگرێتەوە دەکرێت جەنابیشت بەشێک بۆ جەناب نازانمەوە پەیوەندی بە شتی یاسایی و هەیە بەڵام وەکو خێزان جەنابەت کە پاش 2023 کە لە بڕیارەکەی وایە پاش 2023 ژیانی هاوسەرێتی پێکەناوە دیارە جەنابەت ناگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندێکە سپاس بۆ کاک نەوزاد لە ڕانیا. بەڵێ باوکی نەورۆز لە هەڵەبجە. سڵاو لێ بێ باوکی نەورۆز فەرموو. ئێوارە باش زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تەوەرەکەت. من تکایەکم هەیە لە بینەرانی بەڕێز کە پەیوەندیوەکەن تکایە ئێوە بەرپرز نین یعنی بەستمەوەیە لە تەوەرەکە بالا نەدرێت باسی بڕگەکان نەکرێتەوە پێشنیارێکە بۆ بینەران کە پەیوەندیەکەن. بەڵێ باوکی نەورۆز هەندێک وەڵام هەیە من دەیزانم بۆیە وەڵام دەدەمەوە بەڵام خۆشم وتم کە ئێمە لاینی پەیوەندیدارین تەنها قسەکانمە لەسەر بڕیارەکەی بەگشتی و کۆکردنەوەی ڕاوتێبین و سەرنجەکانە لەسەر خودی بڕیارەکەەوە لەسەر بڕەپارەکەش. زۆر ڕاست دەست خۆشتان لێکم تەوەری باشە بەڵام ئێمە ئەگەر بیرکەینەوە هەموو کوردستان بۆ خۆی طبعاً با بڵێن تووشی ڕاگواستن هاتووە و نەوەیەک گەورەترین و زیندووترین نمونەیە کە هەموو کوردستان ئاوەرە بۆ بەڵام من ئەمێ یەکشت عەرزی جەناب بکەم. ئێمە تقریبا طبعاً لە هەڵەبجە شەیدەوە پەیوەندیەکرم 220 ماڵین لە 99 مانگیدا گەڕاینەوە لەسەر قسەی بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرمی ئێستای کوردستان. ئەو سەردەمە بڕیار وا بوو 10,000 دیناری سویسری بە هەر ماڵێک بدرێت کە لەو مەرزەوە ئەگەڕێتەوە. بەڵام زۆر بەداخەوە ئەوە بۆ 12 ساڵ ئەڕوات تەنها تەقە ئەدەین لە دەرگای هەر بەرپرس و هەر دائیرەیەک بۆ ئەوەی کە چی بەسەر ئەو 10,000 نارە هاو هەتاکوی ئێستا تەنها سەرفکردنی ئەو پارەیەکە ئێمە کردومانە کە ڕۆیشتوین بۆ هەولێر بۆ مەسیف بۆ دیانە هەتاکوی ئێستا کە ئەو کاتە ئەویان ناو لێ نابوو کە هەدی بەڕێز کاک مەسعودە بۆ ئەو خەڵکی کە لە حاجۆمرانە ئەگەڕێتەوە و پارتی بۆ خۆشی بەتایبەتی لە هەڵەبجە شەهیدا و بەرپرسانەی هەڵەبجە شەهید و ئەو بەرپرسانەی قەزای سۆران کە ئەو کاتە لەوێ ناونووز ئەکرێن بۆ گەڕانەوە باش ئاگادارن بەڵام بەداخۆ تاکو ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە. من تەنها ئەوە نەئەڵێم دەستخۆشی لە حکوومەتی عێراقی یەکەم کە هەڵساوە بەم هەنگاوە کە ئەبوایە ئەوە ئیشی هەرێمی کوردستان بواە بەتایبەتی من ئەم قسەیەم وەکو بەناوی ئەو 220 ماڵەوە کە خەڵکی هەڵەبجەی شەهیدین و کێشەکە لێرە ئەوەیە بەتایبەتی
ئێمە کە گەڕێنەوە ئەو 10,000 دینارە بۆ ئێمە و بۆ کەسانی سەردەمی 74 کە ئاوارەی ئێران بووبوون بەیەکەوە ئەو بڕیارە ئەیگرتینەوە بەڵام ئێمە نەدرا پێمان بۆ لەبەرەوەی گەڕینەوە بۆ هەڵەبجە شەهید بەڵام بە شەرتێکە و سەردەمە پیان وتین زۆر ئاساییە لە بادینان دائنیشن لە هەولێر دائنیشن سەر بە هەر لایەنێک بێت کێشەمان نابێت بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە دووبارە یەڵم تاکو ئێستا هەر ڕائەکەین بە دوایە و 10,000 دیناری سویسری ئاوای لێهات. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ باوکی نەورۆز لە هەڵەبجەی شەهیدەوە. بەڵێ بەرزان لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە دوو پەیوەندیمان ماوە هیوادارم بە کورتی بتوان قسەکانی خۆیان بگەێنن بەڵێ باوکی سەرۆک لە کەرکووک هەروەها حسێن لە قەڵاتزێ فەرموو باوکی سەرۆک لە کەرکووک. زۆر سپاس دەکەم ێوارەت باش. زەحمەت نەوێ وەڵام من یەک پرسیارێکم لە جەنابە هەیە. بەڵێ فەرموو. دەربارەی سنووری پارێزگای کەرکووک ئەوەی کە مادەی سەوتر پێشتر شونری کردوە قەزا ناهێکانی ئایا قەرەبووە شونری ئەکاتەوە یان نا؟ باوکی سەرۆک دیارە نازانم تا چەند پەیوەندی بۆ هەیە بەڵام ئەمە هەتا لە ناوچە داڕێدەرەکان لە خانەقینیش ئەو کاتە فۆرمێک پڕکرایەوە کە کەسێک زیانی لێکەوتوێ قەرەبوو دەکرێتەوە پێش پێم وابێت 4-5 ساڵ بەڵام تا ئێستا ئەمە نەکراوە پێم وابێ ئەمە بڕیارێکی جیاوازە بەڵام تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمی نەبووە سەبارەت بەوەی کە ئەو کەسانی کە قەرەبووکردنەوەی مادەی 140 وەرگرتەوە ئەم بڕیارە دەیانگرێتەوە یاخود نا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دوا پەیوەندیمان حسێن لە قەڵاتزێ. سڵاو لێ بێ کاک حسێن فەرموو. زۆر سپاس دەکەم کاک حسێن شانسم نییە دوا پەیوەندی ئەگە بە کورتی بتوانین قسەکان بکەین. زۆر سپاس دەکەم. بەڕێزی کاکەژانم لە قەڵاتزێەوە من پێشتر لەگەڵ ماڵی بابم و براکانم بووم لەگەڵ باوکەمە من 2008 ژنم هێناوە دوێم 98 ئەمن پێش ئەو کاتێ من ئیزەلمە نەبوو 98 خێزانم پێکەوە ناوە ئایا من بەڵگەی چی بێنم بوو دەستگایکە و داوای بەڵگەم لێ دەکات چ بەڵگێک بن کاک حسێن دیارە بەپێی زیانەکانە بەڵگەی زیانەکان چی بووە؟ بەڵێ من پێشتر آخر لەگەڵ ماڵی بابم بوو زیانی پێکەوتەوە شخصی خۆم زەواجم نەکردووە کەواتە ئەوە پێم وابێ وەکو شتێکی یاسایی هەرچەنە زۆر نابێ وەڵامی ئەو شتانم دەمە لەبەری لەسەرمانەکەوێت گەر وەڵامەکان وانە بن بەڵام پێم وابێت تەنها خێزانی یاخود باوکت دەگرێتەوە ئەو بڕیارەکە ئەو زیانی لێکەوتووە. بەڵێ لێرە قایم قەڵاتزێ گوتی ئەوانەی کە 2002-2003 زەواجیان کردوانە دەگرێتەوە نازانم وە کاک ئامانجی لە قەڵاتزێ وای وت بەڵام نازانم تا چەند ئەو بڕیارە وایە لەبەرەوەی بەپێی بڕیارەکە تا ساڵی 2023 زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک حسێن ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک چەند تێبینیەک بە پەلە دەخوێنینەوە هاوڕێجاو دەڵێت ئێمە لە ساڵی 1963 لە شەڕی نەخوازراودا لە بینی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی ئەوسای عێراق دیەکەمان سووتێنراوە ئاوارە کراین تا ئێستا هیچ کەس باس لەو ڕووداوە ناکات هەروەها شاخەوان هەڵەبجە دەڵێت شتێکی زۆر باشە داوا لە بەڕێستان دەکەم ڕوونکردنەوەی زیاتر بدەن لەسەر چۆنێتی پڕکردنەوەی فۆرمەکە کە مەرجەکانی و مرجەکانی شمولکردنی دیارە ئەنارتی زۆر هەوڵی داوە لە ڕێگەی هەواڵەکانەوە وردی بڕیارەکە بخاتە ڕوو هەروەها ڕەهەند دەربەندی دەڵێ بەڕای من هەرچەندە بڕەپارەکە وەک پێویست نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا قەربووکردنەوەیکی مادی باشە تاکە یاخود دووە تێبینی دەخوێنەوە ڕێ بەرنباخشی دەڵێت شتێکی باشە ئەگەر جێبەجێ بکرێت. وەڵا ئەزان سبێنی هاوکار مەکانی هێری لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.